کاکاوەی فەقیە زەهدا دۆستێکی ئازیز ماوەیەکی زۆرە یەکە ناسین خۆشحاڵم کە ئێستا لە هەولێرین کاکە کاوەگیان بەخێر بێی بۆ باشوور کەمش هەیەیتە باشوور زۆر ناتویتە باشوور جەنابەت خەڵقی مەهابادی لە ژینگەیەک لە دایک بووی کە خانەوادەت ئەهلی هونەر بوون باوکت ئەدیب بوو ئەهلی کتێب بوو براکەت برا گەورەکەت سنتوری لێ ئەدا و ئەم کاکە کاوەیە لەناو ئەم بنەماڵەیە لە دایکە بێ لە دەستپێکی ژیانەوە لە دەستپێکی ئەو کەش و هەوایەی خانەوادەوە موزیک و کاکە کاوە زۆر سپاس کاکەژات دیارە من هەر لە بنەماڵەوە کە باوکم ئەدیب بوو کتێبخان بوو ئەهلی کتێب بوو کتێبخانەی هەبوو خۆی کەسێک بوو خۆشی دەینووسی نووسینیشی هەبوو نووسینیشی هەبوو بەڵام بەهۆی ئەوەی کە لە زمانی کۆماری کوردی شەرە و جوورێکە بۆ خۆمان باسمان کرد لە چاپخانە بووە لە چاپخانە بێستا ئەو 92 ژمارەی کە لەو سەردەمەدا لەو کاتەدا چاپ بۆ ئەویش ئیشی تێدا کردووە براکەشم کە بەرحاڵ برا گەورەکەم کاگێسف سنتوری هەبوو لە ماڵە من کە چاوم کردوێتەوە سنتور لە ماڵەمە کە منداڵبووی بۆ من باس کرد مزرابەکانت هەتا لێدا لە ماڵ نەبوو کاتووە هەتا هاواریشی هاتوو ئەوە 5 ساڵت بوو بەڵێ ئیدی ئەوە لە مندا خۆلیایی بوو ئەو دەنگە ئەو شتێکە ئەو دەنگە کریستاڵی لە سنتوردا هەمیشە بەجۆ دەگا لە چاوسازەکانی دیکە جیاوازی هەبوو ئەوە بۆ من هەر سرنجڕاکێش بوو هەتا ئەو کاتێک کە چوومە سەرتریش هەر دەزێنمدا بوو بۆش ئیدامەمدا یەک شتی دیکە لێرەدا بڵم باوکم هەمیشە دەیکو هونەر لە گەوهر ئەرزشی زۆرترە هەمیشە دەیکوت هونەر لە گەوهر ئەرزشی زۆرترە پس دەبێتی بە دوایدا پاڵپشتی تۆیە کرد کاری هونەر دایکم قەت بێحوسەلە نەدەبوو هەمیشە دەیکوت فقط دەیکوت کاوە ئەمن لە کۆک ناڕەحەت دەبم کە ئامێرەکەت نەفت بەکرد بەڵام ئەگە تەمرین دەکرد بە ساعتان مجاری و 10 ساعتم تەمرین دەکرد بەڵام پێیان خۆش هیچکی لێی نەبوو ینی دایکم واقعان ڕێگای بە من نیشاندا ئەو ڕێگایی بە من نیشان دەکە و شتە بڕۆ چێژیان لێ بینی لە ژینگەیەکی واکە لە دایکەبی دایک حەزی لە هونەرە باوک حەزی لە هونەرە بەعزی جار هەیە بەعکسەوە یەکێکە بینی نابێتە موزیسیان نابێتە هونەرمەند یعنی مەرج نییە بەڵام لە مناڵیەوە ئینسان مەوهیبەیەکی تایە ینی خولیایەکی تایە ئەو خولیایە لە تەمەنی زوو بۆ تۆ دروست بوو یان ئەگەینە ئەو بەشێک لە 17 ساڵی ئەبیتا هونەرمەندێکی ناوەندی بووم وابزانم چوارم پێنجمی ئیبتیدایی بووم گۆرانیم دەکوت هەر کاکەم سنتوری لێدەدا بەڵام نەمدەزان شعرەکەی چ بەڵام گۆرانی مێلودی ڕیتمەکەم ڕادەگرت زۆر زار دەیکوتەوە هەر دەنگت دیە بەڵام هیچ شعرەکە کەس دێت حاڵی نابێت بەشی شعرەکەی چون نەمتوانی و شعر لە بەرکەم بەڵام ئەو دیارە و خولیایە دەمندا هەبوو هەر بۆیش خوڕای کێشان بۆرە و ئەو ئامێرە بتوانم بەو سەردەمە چکۆلەی کە هەبووم و ئەوەندە لە خۆم ڕاببینم سەری سازەکەی برا گەورەکەم هەڵدەمەوە بیژەنم و ئەو شتانە لە مندا زۆر خۆی نیشاندا تا هاتمە سەرت کاکە کاوە لە تەمەنی 17 ساڵی لە شاری مەهاباد ئەچیتە لای کاک یوسفی ڕەبیعی کە وابزانم تەنیا کەسێک بووە ڕەنگە لە مەهابادە لەو سەردەما ئامێری بە شێوەیەکی ئەکادمی سنتور فێر بکات. 3 ساڵ لای کاکە یوسفە بی باسی ئەو
قۆناغەم بوو ئەمن کە خۆلیا لەو بنەماڵەیەدا کەوشتم بینی و خۆلیایی بووم خودیارە لە براکەتەوە لە براکەمە دوای ڕۆشتم بەرەو بەجددی فێری بەجددی چوون بۆ کارەکە و لەگەڵ هونەرمەند کاگێسفی ڕبیعی ئاشنا بوو کەسێکی زۆر ڕێکوپێک و یەک کتێبی کار لەگەڵ کردم زۆری بە باشی فێری بوو کە دوایش خۆی هانیدا زۆر باشتر بێ بەڵام بە منیشی کورد بەبێ ڕاشکاوی کوتی من هەرتوانم ئەو کتێبە بڵم خۆت دەتەوێت دەبێتی دوایکەوی ینی من دەبستی بۆ تاران فێربی من ئەتوانم ئەوە نەفێرەکەم هەموو کەس نایڵێ ئەگە ئەتەوێ گەشە بکەیت و بڕۆیتە پێشەوە ئەبێ بڕۆ بۆ تاران ئەمن خۆلیا بووم کارم کرد دوای چووم بەرەو تاران و پرس و مەکتەبی ئاغای پایوەر کە هەمان قوتابخانەیەکی کە لە تەمەنی 20 ساڵی ساڵ بۆ سەرێ بۆ تا لە تەمەنی 20 ساڵی تا 28 ساڵیە 8 ساڵ چیرۆکێکی زۆر جوان بوو کە بە منە دوت هەژار 8 ساڵ هەر مانگ لە مەهاباد مانگی یەکجار بە سەیارە بڕۆیتە تاران بەو پاسە بەڵەوان کە 1 سەعات لای ئۆستاد فەرامەرزی پایوەر کە یەکێک لە ئۆستادە گەورەکانی ئامێری سنتورە ئامێری سنتور باڵا کە من چوم و دیارە تستی کردم و دیتی کوتی چۆن دەتوانانی هەموو ڕگای بێ کوتم من خۆلیام و بەرحاڵ دەینێکم هەیە دەبێت بە مۆسیقای بگێنم ئەوە بوو کە دیێ من لە سەرتاوە دەستم پێکردی جارێک ڕەدیفی ئیبتداییم لێدا کە سەرەتایە هەموو دەستگا و ئاوازەکانی تێدایە لە مۆسیقایەران جاری دووەم ڕەدیفی ئۆستاد ئەبولحەسەین سەبانمان لێدەکە لە مۆسیقای مەکتەبی ئاغای پایوەر متەوەسطە ینی وەسەتە و جاری سێوەم ڕەدیفی چەپکوک و ڕاستکوک کە ئەبێتە وەکو قۆناغێکی ئەدڤانسیدی ئەوە وای لێکردینی تەواو چوین هەتا بەرەو تەحسیلاتەکەشی ڕۆیشتین دوای فێربوونی ڕەدیف فێربوونی موزیکی ڕەدیف کە ئەڵێن ڕەدیف واتە توانین بڵێن ئەلفبەی موزیکی کلاسیکی ئێرانە بێگومان یارمەتی تۆشیە لە موزیکی کوردیش چونکە قوانینە وەکو ئەوەی کە تۆ قانونی مۆسیقا بخوێنیت ئەمن کە مۆسیقای ئێرانی مناسی توانین مۆسیقای کوردی بناسی بۆ چونیمە هیچ مەتالەوێک و کتێوێک و نووسینێکمان لە مۆسیقی کوردی نە لە ناوچەی مکریان نە لە دەور و بەر هەبوو فقط گۆرانی بێژمان هەبوو کە گۆرانەکانیان تۆوان ئەمانش کە من دوای فێر بووم وردە دەتوانین ئەوانە بێن سەرخەت و بیکەمە بەیسا پراکتیکی ساڵی ئامێری سنتور کاکەوە لەو کاتەی کە لە تاران بووی کە سەرقاڵی فێربوونی ئامێری سنتور لای ئۆستاد فەرامەرزی پایوەر لە هەمان کات ئەچی بۆ زانکۆی ڕەسام لە تاران لە بەشی موزیک دەستەکەی بە خوێندنی مۆسیقا بە شێوەیەکی زۆر جددی بە شێوەیەکی عیلمی ئەو قۆناغەی زانکۆ لە تارانە چۆن من ئەو کات کە لەگەڵ لە مەکتەبی پایوەر بووم دۆستێکی شاگردێکی زۆر باشی بە توانایی ئەو مەکتەبە ئاغای سعیدی سابت کەوی شەر مامۆستان بووە هانیدام کوتی تۆ هەردی خۆش لەو شۆنە مامۆستا بوو لەو فێری باڵە لەو دانشکایە دیدی وا بوو ئەمن لەوێ سەپتنامم کرد و چوم شناختی موسیقی کامان ئۆتنەوە بۆزیکلۆ لەسەر موسیقی قوام هەتا پایان نامە موسیقای گەلان باڵە گەلان هەتا پایان نامەشم لەسەر موسیقای کوردی یا لە چه بوارێک بوو لەسەر لەسەر موسیقای کوردی موسیقای بەیتوبا و موسیقای
هەتا نووسینەوە هەتا مامۆستایەکمانە بوو ئۆستاز محەممەد حەکیم مەسعودیە بەڵێ بەڵێ ئەم دەرسی ئۆتۆمۆسکلۆژی دەکوت و زۆریش بە توانابوو و ئەمنی هەندا کە بتوانم بنووسمەوە ئەو بیتێک نووسی یعنی مەبەست پایان نامەی زانکۆکەت لە بەشی بەکەلۆریۆس لەسەر بیتی کوردی بوو بیت و با و موسیقی قامی و زۆری بڵێن ناوچەی بەکریان و ئەوە ئەمنی هەندا کە هەر ژەنیار نەمێنەوە بتوانم بنووسم ینی لەو قۆناغە بوو کە تۆ تەنیا هەست ناکەی کە ژەنیاری کتێبتش یەینە سەر ئەو باشەی بەشەی کە باسی کتێبەکانی جەناب دەکەین هەر ئەوە بووی دیکە 4 ساڵ من ئیش بێستا تەحسیلاتم بردە سەرێ و توانیم لەو بێستادا زانکۆیە مەدرەکی ئوستادیاری وەرگرم ئوستادیاری کەواتە ئێستا ئەتوانین بڵێن من کەم کەسم بینیوە لەسەر بیتی کوردی کار بکات بە شێوەیەکی زۆر ئەکادمی توانین بڵێن کاکاوە تەنیا کەسێکە لە ئێران یان زۆر کەمە چون بیت بە دلیلی فۆشەردەبوونی ئەو ئەدەبیات و ئەو سەوتی بێستا کوتنی کەمێکی نووسینەوەی سەختە و جۆگرتنی و دوابینە سەر کاغەز دەخەنە من دوای کە باسی دەکەین لە کتێبی بیت و باودا کە 32 بیتی تێدایی ناوچی نوکریانە ئەم شتا هەمووی نووسراوەتەوە بە شێوەیەکی دوان بە شێوەی سیدەکەش دەکەم کەسێک کە لە بیت کەسێک کە بیت بهێنێتە سەر کاغەز ئەبێ لە بواری ڕێزمان ئەوشی باش ئەو بەشای چۆن ئەمن بەشی نووسینەوەکانی بۆی کە زۆر متمەین بوو دەمدا بە کەسانێک کە ئەدەبیاتان باش بوو دانووسیەوە پێیان دەچونەوە بە من دەدا بۆ دوای میتریالم دەشکان چی ئەو بیتم دەشکان لە زباری ڕێک شەشیەوە لە ئەلکترۆنیکدا لە کۆمپیوتەردا وام لێ دەکردەوە خاوم دەکردەوە جێگاکانم جۆ لێ دەبووکە سەری تاکیدی سیلابەکانی چۆنە وردە بوویت جوان وردە بووم تا بوویتە دروست ئۆکەی بێ ئەو شتایی کە دەمانێتەوە نووسێتەوە ئێستا لە کتێبخانەیەکی تایبەتیم لە شاری هەولێر من خۆم زۆر حەزم لە کتێبە بە پێی مەجال کتێبە خوێنم بەڵام جەنابەت بێجگەوەی کە ژەنیاری هونەرمەندێکی تایبەتی لە ناوچەی موکریان بەڵام بەشێکی تری کاکاوە کاری لێکۆڵینەوەیە و تاحقیقە و هەموو کارەکانت حەزەکەی بینیتە سەر کتێبە ئەم بەرهەمانی کە ئیبینین هەموو کاری جەنابتە هەموو ئیشێکی زۆرت کردووە بەڕاستی لە بواری مۆسیقایە کتێبی زۆرت تەلیف کردووە ئەم کتێبە زۆر سرنجی منی ڕاکێشە بیت و باوی ناوچەی موکری لەم کتێبەوە ئەم کتێبە بەئیسلا من 5 ساڵ زیاتر کارم لەسەر 5 ساڵ سەری 5 ساڵ لە نووسینەکەی ئەلبەتە بەشی تێکستەکەیمدا بوو بە کەسێکی تر کە شارەزای ئەدەبیاتە پێداچووەوە نووسیوێتەوە گوێ لێگرتووە هەموو بیتەکانت نووسیوە هەموو بیتەکان نووسەکانی بیتە نۆتی هەیە پێیژەکانی دیارە
و متریالی دەنگەکەی کە دەبێتە تێکست و ئەوە هەمووی بە شێوەیەکی زۆر پروفشناڵ نووسراوەتەوە و سیدیشی سیدی دەنگ بێژەکانیشی لەگەڵ ئەمانی کە لێی وەرگیراوە کاملەن کارێکی تاقیق هەیە ئەمە کتێبەکەی ئایشەشان زۆر ئایشەشان من لە پرۆژەکانی ئینستیتوتیکە لە پووری کورد لە کوردستان لەوێ 4 ساڵ کارم کردو و بەئیستیلا لەگەڵ ئەو ئاسارە زۆر بەیان ئەوانەی کە لە کوردستانی بەئیستیلا تورکیا کە لای کرمانجەکانەوە گومان هاتوو کارمان کردو ئایشەشانە ئەم کتێبانەیە کە ئاغای مستفا غازی هێنا بووی کتێب هەیە کە لێرە منتەقەی بۆتانە ئەوانە و بێستا بە سوورەتێکی نۆت نوویسی و خانەبەندی گۆرانیەکانی سیدەکانیشی ناوچەی بۆتان ئەوانە مەسەلەن ناوچەی باتمانە و ئەم کتێبەشە فرمێسک ئەمە تالیفی خۆمە تالیفی سنتور باڵە 16 پارچە مۆسیقایە کە هەوێن کراوە لە مۆسیقای کوردی ئەم کتێبەشە زۆر تایبەت ئەمە کتێبەکانی ئەمانە گۆرانەکانی مامۆستا حەسەنزیرەکە کە من ڕێپێرتوارەکە بۆ فێربوون تەلەبەکان پێی فێر دەبن ئەدەبیاتەکەی فێر دەبن نۆتەکەی فێر دەبن ئەمەشیان گۆرانەکانی عەلی مەردان و تایر تۆفیق و مامۆستا عەلی مەردان و تایر تۆفیق و ئەسەنزیر چۆن عەلی مەردانە باڵانسی ژەنیارێک و هونەرمەندێک و دوای ئەوە کاری لێکۆڵینەوە و کتێب نووسین ئەم باڵانسە چۆن ئەم باڵانسا خۆی هەمووی بواری موسیقیە ئێستا لە سەرتاوە بێنی سەر ئێرە ئەمە ئەلفبەیەکە بۆ ئامێرە لە مۆسیقای کوردیدا ئەمانێت تریش تەکمیلکەرەکەیەتی کە زۆربەیشی بنچینەی لەسەر مێلۆدیە کوردیەکان دقیقەن زۆر هەوێن کراوە لە مۆسیقای کوردی بەڵام ئەم کتێبەیان زۆر تایبەتە ئەمە بۆ هەموو ئامێرەکان ینی هەرکەس هەر ئامێرێک لێبدا بەڵام نەبێت تێکنیکی و ئامێرە بە عمومی وەکو دارتمەعارفێک لەسەر مێلودی کوردی کە 100 تەسنیف ژەنیارێک لەسەر ئامێرێکە توانێت لێی بە زۆر ئاسایی بەڵام دەبێت مۆسیقا بزانیدی کتێبی زۆرترتش لە ڕێگایە باست کرد بۆ من وتە تاژار ئەمە من دوودانە دوێتم هەیە کە بۆ ئامێری سنتور بە تۆمار کراوە ئامادەیە کێشتا پەخش نەبوو ساز نەبوو و تەبەقەبەندی و خانەبەندێکم بەدەستەوەی هەر جوری باسمان کرد و خۆتبینیشت هەر قسە نییە هەیە نۆتەکان لەبەردەستمە کە ئەوە ئینشاءڵڵا لە 10 تا 11 جڵددا ئینشاءڵڵا بە کتێبخانەی مۆسیقای کوردی ماوەی چەندێکە کتێب دەست کرد بە کتێب من لە تقریبا نزیک بە 20 ساڵە من دەنووسم بێچکەوەی کە ژەنیاری و هونەرمەندی زانم شتێک باس بکەم ئەگە مەودا هەیە کاتێکم هاتمە سلێمانی کاک مەسەری خالقی مامۆستا مەسەرم دیتی ئەو کاری تۆ ئەو چەند ساڵەکە دوتەیە مە وەردە دەمانێت دەست پێ بکەین ئەو بۆ من زۆر ئەنگیزە بوو کە بەڵام شتێک دەکەم توانایی تێدا هەیە و دەڕوا بەرەو پێش. کاکەوەگیان لە شوێنێک هاین کە ئەنرژیکی عجیبی هەیە زۆر تایبەت ینی ئینسان نازانێت چی بڵێ لە جوانی لە ئەم هەموو فرشتە جوانەی کە لە دەور و بەرمانە ماوەیەکی زۆرە خەریکی پرۆژەیەکی کە ئەتەوێ پۆلێنبەندی مۆسیقای ئەم جوغرافیایە بکەیت کە ناوی کوردستانە کارێکی ئاسان نییە چونکە خۆ تەزانی بەڕاستی ئێمە دەڤەرەکانمان هەموو موزیکێکی تایبەتی هەیە ئەم پرۆژەیە کە ساڵیانی ساڵە خەریکی چییە بۆم باسکە دیارە بە پێی ئەو جغرافیایی کە کوردستان هەیەی و ئەو شتێک کە باست کرد و کوردزمان ئێمە دوو زمانی سەرەکی سۆرانی کرمانجیمانەیە لە سۆرانیدا
هێناومە تەبقە بەندێکی موسیقای ئەو وڵاتەم کردووە ئەو سروشتە جوانە ئەو تەبیعەتە. پۆلێن بەندیکەت بەرئەساسی چی بووە؟ ئەساسی پێژە و قاماتی کوردی ئەساسی دەستکا کە بێستا مەقامەکان هەمان ئەو مەقامە کۆنانەی کە هەم زەمانی کۆن هەبووە کە فارس و عەرەبوانە ئیستفادەیان لێ کردووە و زۆرتری ئەم پۆلێن بەندێش چێژەکانە چێژی مۆسیقای ڕەسەنی کوردی. ئەم پۆلێن بەندیە لە سیدیەکە لە کتێبێکە لە چیا خۆ؟ ئەمە حەوت دەستکە کتێب وجتا و لە سیدیشدا کە هەم بەشی ئاوازی هەیە بەشی سازی ینی هەم بۆ دەنگە هەم بۆ دەنگە هەم بۆ بواری ژەنیاریە لە ئەلفبێ لە تەواوی مقامەکاندا لە ئاوازەکاندا کە نزیک بە 12 تا 11 تا 12 بەڵام کارێکی سەختە چونکە بۆ نمونە ئێمە ناوچەیەک ئەچین تایبەتمەندی موسیقای خۆی هەیە ئەچینە ناوچەیەکی تر تایبەتمەندی خۆی هەیە ئێستانداردێک هەبێ وەکو ئەوەی کە لە ئێرانە هەیە کە پێ ئەڵێن ڕەدیف وەکو ئەوەی کە لە عەرەبە هەیە پێ ئەڵێن مۆشەحات وەکو ئەوەیە کە لە تورکیا هەیە پێ ئەڵێن تورکسانات موزیک من پێم وایە ئەتوانین بەڵام ئەوەیە کە چۆن ئێمە خەتێک بدۆزینەوە کە زنجیری هەموو ئەم دەڤەرەکانە بێت. دقیقاً هەرەوەیە کە ئەو کەسەی دەینووسێت ئەوەڵەن دەبێت دەنووسینەکەی دازانابێ زمانی کوردی باش زمانی کوردی ئەدەبیاتەکەی زۆر باش بێت لە باشترین ئەدەبیاتی بێسلا دروست ئیستفادە بکە. دوای ئەوەش قەزیە ئەوەیە کە ئەتۆ ئەو تەبقە بەندیت نابێت بە پێی وڵاتەکانی تری بێ فۆرمێکی نابێ فارسی عەرەبی تورکی تێدابێت بێ فۆرمی کوردی تێدابێت کە تۆ دەڵێ ئەو ئاوازە ئایش لێ مامانە ئەو ئاوازە ئایش لێ مامانە ئیدی وەری لە بناغەدا لەسەر دەستوری موسیقای مەقامی و موسیقای دەستکایی پێکدێ. کاکە کاوەگیان زۆر باسی کارەکانی تۆمان کرد تا ئێستا وابزانم فرسەتێک نەبوو بوو کە باسی کارەکانت بکەیت لە تەلەڤیزیۆنێکی کوردی وەنیە یەکەم جارە کە بۆ بەرنامەکەی من و بۆ کەناڵی ڕوودا و بێ زۆر جار هونەرمەند کاکەوە دڵسار دەبێت لە کاری دڵسار دەبێت بەڵێ وازی لێ ئێنم بەڵام هونەرمەندانێک کە عومقیان هەیە وەکو ئەم دارە ڕیشیان هەیە هەر بەردەوامە بن ئاگرێکتیانە هەمیشە هەیە کە بەردەوامی ئەبێتە بەشێکی گرنگ کە ئەڵێ باشە من ئێستا کاری هونەری ئەەکەم ڕەنگە نەتیجەی نەبێ بۆ من بەڵام هەر دیسانەوە ئەگەڕێتەوە سەر ئەو ڕیشە کار دەبێتەوە. دەڕاستیدا هونەر ئەگە یەکێک لە بەقۆڵی مرۆڤ هاندەرەکانی بەرهەمەکانە بۆیە وافەری ئەم کارانی کە کردوتە هونەرمەند بێ بەرهەم وەکو مناڵەکانت دەیبینی وەکو ژیانت دەیبینی بەرحاڵ تۆ هەرە کارە توانیوە بیکەی ئەوەیە کە من بخۆم وەکو شخصی خۆم زۆر جار کتومە لە خۆ ڕاهاتومە و سەردەمە و کارە دەکەم میگەڕ ئایندە بابیکە خۆ من لە بەرابەری مەسئول زۆر جاری ماندوو دەبێت ماندووە بێ بەڵام دوایە کە دەی دەگەڕێەوە کارەکانی دەبینی ئەم شتانی نیمە کار بەزێتش تۆ دەیبینی حیفە ئەڵێ دەڵی بووە من دەیزانم بیکەم پس هەر دێوە و بەسێ وەکو ڕیشەکەیە هەر دێوە ڕیشە زیاتر دەکەی و دوایش وڵاتەکەشت پێویستیەتی میلەتەکەشت کە دەبینی کللتورەکەت دەبینی دابوونەریتەکەت دەبینی ئەوانە هەمووی وادارت دەکا کە هەر لەسەر پێبی تا ئەو جێگایی دەتوانی ئەو ئاگرامیشە هەمیشە زیندوو ڕابێنێ ئەوەی شک لەو شتانەیە کە ئینسانی هەندەدا کە ئینشاڵاش بەس گەشت بینی وەنیە گەشتبین بی بە بڕای خۆت گەشت بینی بەڵێ حتمما بەردەوامیش بیت
ناڵم زۆر جار دڵم نا بەڵام دوایە با بەسەر نادا سەر دەکەوێت دەڕۆینە پێشەوە خۆب تەلەبەکان دەبینین مهری خەڵق دەبینین لە دنیای بەرحاڵ ارتباتاتدا هیوایە مەسەلەن کە دەڵێ ئەرە مامۆستا ئەو کتێبی تۆ لەکوێ دەست دەکەوێت دەڵم ها ئەوەیە دیارە تەئسیری هەبووە ڕاستەکەی کاکە کاوەگیان لە شاری مەهاباد جەنابەت فێرگەیەکت هەیە کە 20 ساڵە خەریکی بە ناوی فێرگەی وەفایی لەگەڵ خێزانەکەتە لەگەڵ کوڕەکەت لەگەڵ کچەکەت خانوادەیەکی وەنەرین لە هەمان کاتیشدا کە ئەم فێرگەیە 20 ساڵە دادناوە قەدەمێکت خست کە گروپێکی ژێداریت پێکێنا بە ناوی فیلهارمۆنیکی موکریان کە دوو کۆنسێرتێکی تایبەت دانیشتکرد لە شاری مەهاباد لەگەڵ کاک پیژەنی کامکار و کاک عەدنانکەری باسی فێرگەکەتم بۆ بکەوە ئامانجی ئەو گروپە لە شارێکی وەکو مەهاباد کە ڕەنگە ئیمکاناتی وەکو شارە گەورەکان نەبێ چۆن من کە لە تاران گەڕامەوە و بێستا لە بواری میوزیک توانایەکم بدەستێنان لە شاری مەهاباد فێرگەیەکمدا بەنی وەفایی و دیارە وەفایش کەسایەتێکە کە لە بواری ئەدەبیاتدا توانیمان دەست بکەین بە مەشق و دەست بکەین بە ڕاهێنانی بە میوزیک من خۆم سۆلفێژم دەست بکەوە و ئامێرەکەشم کە بەتەواوی بێسان و سینەکانی کە هەمە لەسەر سنتوریشم خێزانش موسیقی مناڵان دەڵێ ئۆرف کوڕەکەشم سامران کە ئێستا مەهاباد لێ لە تارانە بەڵام ئەویش وێڵەنسەل و چاڵۆی دەرەز دەکوت و کسەکەشم بێسا سەرەتادایە و خەریکە پیانۆ دەژێنێ ئەوە وای کرد کە من بە فکری چ بگەم بە فکریەوە بگەم کە ئۆرکێسترایەکی ساز بکەم خەڵقی مەهاباد حەزیان لەو فێرگەیە یەن باڵەکانیان بەڵێ ناسراوە فێرگەیەکە کە ئێستا بە بواری فەسڵەکان فەرق دەکات باشە تا 100 تەلەبەت خواردتر سەرتر دەڕۆە باشە هەموو ئامێرەکانیشمانەیە هەر ئەوە نییە معلمیشمانەیە مدەڕستمانەیە لە پیانۆ لە گیتار لە توای ئەو ئینسترومنتەکاندا ئێمە کلاسمانەیە گروپەکەی کە پێت هێنا ئەو ئامێری گروپی ژێدارەکان بە ناوی فیلهارمۆنیکی موکریان ئاسان بوو ئەو گروپە دانەی چونکە بەڕاستی ئۆرکێسترا ئۆرکێستێکی ژێدار بێ فیلهارمۆنیک بێ ئۆرکێسترا بێ موئەسسەسەیەکە پێویستی بە یارمەتی مالیە ئۆرکێسترایەک هەروە لە عاسمانە دروست نابێ من بە وڵاتەکەی خۆمان زۆر کارێکی تازە بوو بەڵام کارێکی سەخت بوو کارێکی دشوار بۆ مەهاباد چون مدەڕز نەبوو چون کەسانێک نەبوو شارەزای ئەو شتە بن من خۆم بە متالعی خۆم و بە ئەلبەتە من بگەڕێمە ئەوەش بگەڕمەوە سەر زمانێکە لە سلێمانی بووم لە مەحەد بووم ئەوانە زۆر بۆ من کۆمەچیان کرد زۆر یاریدەرم بوون کە ئەو تەجروبانە کە لێ بەکارهێنا خۆم ئۆرکێسترایەکم تەسیس کرد لە مناڵەیەوە دەرسم چوونە پێش سەختە ئێستا ئەو ئۆرکێسترا ڕابگری زۆر ڕاگرتن بۆ ئەیکەی بۆ بەردەوام کە خۆلیایە
ئەیکەکەی کە دەبێت ئینسان ئاستی ڕۆشنبیری لە مەهابات ئەتەوێ پێش بەرزتریکەین لە مەهابات سەیری ئۆرکسترایەکە هەروە لەو دە ساڵەدا فیلمەکانی ئەوڵیمان لەگەڵ ئەو فیلمانی ئەخت دلیایەک فەرقی کردو هەر ئەم کارکردنەوە تەلەڤیزیۆیە هەر بۆیش هەر بەردەوامین تا ئەو جگایش بتوانین لەو بوارەدا و لەو کارەدا دەچینە پێشێ